ڕۆژنەمەڤانن کارێ سەربخوا لە دەمێ ساڵەکە ئالوزیان کرین تێن خەڵاتکردن. سەرۆکی هەڵبژارتی دەبێژە تیمê کۆرۆنا wê paş ve bimîne eger rêveberiya Trump karî ji bo veguhastina desthilatê neke. û karkerên rêzên pêşîn bihîviya dahatê bilindtirin li jêr rêveberiya Biden. Silav û rêzûhêviyên demin xweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لایمەنیشەوەی دەمەتان خۆش هەینی 8:30 شەوەکی بە دەم واشنگتن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. لە ڕۆژی پێنجشەمە لە بۆنەی ساڵانەی خەڵاتی ئازادی ڕۆژەمەوانی ئاهەنگی خەڵاتکردنی خۆڕاگری ئەو ڕۆژنامەنووسانە گێرا کە لە بەرامبەر دەستگیرکردن هێڕش بردنە سەر و یاسا سەرکوتکارەکاندا ڕاوەستاون. بۆنەکە کە لەلایەن کۆمیتەی پاراستنی ڕۆژەمەنووسانەوە بەڕێوەچوو ئەو ڕۆژنامەنووسانەی بۆ ساڵی 2020 خەڵاتکران لە بەنگلادێش، ئیران، نیجیریا و ڕووسیادا بوون. کۆرتنی ڕادێش لە کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان دەڵێت خۆپێشاندان و توندوتیژی و سنووردارکردنی پەیوەست بە ڤایرۆسی کۆرۆنا هەرگیز وەکەم ساڵ ئەوەندە تاقی نەکراوەتەوە کە لە نێو ئۆپۆزیسیۆنی گەورەدا گرنگی میدیای سەربەخۆ پێشانداوە و لە کەشێکی زۆر سنوورداردا کار دەکەن. ئەوانەی خەڵات کراون داپۆ ئۆلۆرانیۆمی لە نیجیریا، فۆتۆ ژۆرناڵیست شەهید العەلەم لە بەنگلادێش و ڕۆژەمەنووسی ئیرانی محەممەد موساعد و هەروها ڕۆژەمەنووسی ڕووسی ئسڤێتلانە پرۆکپاییڤا. Dijîvîneka online de digel karmendên sexlemî serokê hilbijartiyê Amerîka Joe Biden hişdarî da ku tîmê wî yê sexlemî û taybet bi seredariyê digel koronavirus wê bi heftiyan yan jî bi mehan paş ve bimîne eger rêveberiya Serok Donald Trump rêgiriya li pêş proseyê veguhastina desthilatê bi dawî neîne. لە کاتێکدا ئەمریکا 11 میلیۆن کەیسی کۆڤید-19 تێدەپەڕێنێ، جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراو هێرشی تون دەکاتە سەر دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە ڕەتی کردوێتەوە دان بە شکستی هەڵبژاردندا بنێت و داوای بایدنیشی ڕەت کردوێتەوە بۆ گواستنەوەیەکی لەسەر خۆی دەسەڵاتەکە و پێدانی زانیاریەکان لەبارەی کۆرۆناوە. زۆر شت هەیە کە لەبەردەستماندا نییە مەگەر ئەوەی بە زووی دەستمان کەوێت. ئێمە بە هەفتە و مانگێک و پاش دەکەوین بۆ ئەوەی بتوانین تەواوی ئەو کارانە جێبەجێ بکەین کە پەیوەندی بە گەورەترین بەڵێنی ئێمەوەیە لەگەڵ هەردوو کۆمپانیای دەرمان کە ئەنجامەکانیان لە 95 کاریگەری هەیە. لە میانەی کۆبوونەوەیەکی ئەلکترۆنیەوە ڕۆژی چوارشەممە بایدن گوێی لە قسەی کارمەندانی تەندروستی گرت کە لە بەرەکانی پێشەوە شەڕی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن. ببوورە زۆر سۆزم جوڵە. سەرەتای ئەم هەفتەیە بایدن هۆشداری ئەوەی دا کە ڕەنگە ئەمریکی زیاتر بەهۆی ڤایرۆسەکەوە بمرێ ئەگەر بێت و گواستنەوەی دەسەڵات زیاتر لەمە دواکەوێ. هاوکات بەڕێوەبەرایەتی ترامپ باز لە دەستکەوت و سەرکەوتنەکانی دەکات لەبارەی ڤاکسێنەوە پاش ئەوەی دوو کۆمپانیای مۆدێرنا و ڤایزەر ڕایانگەیان کە ئەنجامە سەرەتایەکانیان پیشان دەدا لە 100% زیاتر ڤاکسێنەکەیان کاریگەرە. لە کۆتای مانگی 12دا پێشبینی دەکەین نزیکەی 40 میلیۆن ڤاکسینمان لەو دوو ڤاکسینە هەبێت بۆ دابەشکردن. چاوەڕێی ئیجازەی FDA دەکەین بۆ ڤاکسینەکە. نزیکەی 20 میلیۆن ئەمریکی کە سیستەمی بەرگری لەشیان لاوااسترە. سەرەڕای هەواڵی خۆشی ڤاکسێنەکە بایدن لە مانگی یەکەمەوە کە دەستپێکی کارکردنیەتی هاوکات ڕوبەڕووی شەڕێکی قورسیشە. پێم وایە بەڕێوەبەرایەتی داهاتوو ڕوبەڕووی دژواریەکی زۆر دەبێتەوە بۆ ئەوی بتوانن هاوکاری خەڵکەکە بەدەست بێنن لە پێناو تەندروستی گشتیدا لە کاتێکدا کە هەمووان سەرنجیان لەسەر هەواڵی خۆشی ڤاکسینە نوێیەکەیە. لە باشترین حاڵەتدا چەند مانگێک پێدەچێت تاوەکو ڤاکسینەکە دابش بکرێت بەسەر جەماوەردا و هەموو بتوانن وەریگرن. کەمپینەکەی ترامپ بەردەوامە لەسەر سکاڵای یاسایی لە چەند ویلایەتێک لەوانە دوایین داواکاریان ژماردنەوەی بەشێک لە دەنگەکانی ویلایەتی ویسکانسێنن کە بایدن تێیدا براوە بووە. لە کاتێکدا ڤایرۆسی کوشندەی کۆرۆنا بەردەوام لە سەرانسەری ئەمریکا و جیهاندا لە هەڵچووندایە، خەڵک ڕوو دەکەنە لە ئاپیان کاربەرنامەکانی کۆڤید-19 بۆ زانینی مەترسیەکانی ڕۆژ بە ڕۆژی ئەو ڤایرۆسە. دوو خوێندکاری زانکۆی کارنگی مێڵن لە پەنسیلڤانیا ئاپێکیان بۆ ئاماری کۆڤید-19
لەسەر تا سەری جیهان دروست کردووە بە کلیکێک لەسەر نەخشەی هەر وڵاتێک زانیاری لەسەر توشبوون و مردن بەهۆی کۆڤید-19 پێ دەڵێت. ئاسایی بچۆرە سەر وێبسایتەکەمان هەموو جیهان دەبینیت کلیک لەسەر هەر وڵاتێک بکەیت نوێترین زانیاریەکانت لەسەر کۆڤید-19 پێ دەڵێت سەبارەت بە حاڵەتی نوێی توشبوون و لە ناوچوون و چاکبوونەوە لە وڵاتەدا. ئەم دوو خوێنکارە دەڵێن ئاپی کۆڤید ڤیژۆڵایدز یەکەم هەنگاویانە ئاماری نوێی کۆڤید-19 بە شێوەیەکی سێڕەهەندی. خەڵکی تر هەبوون ئەم ئاپەیان بە شێوەی دووڕەهەندی دروست کردبوو بەڵام باوەڕمان وایە بە شێوەی سێڕەهەندی هەموو شتێک دەبینیت و بە ئاسانیش دەتوانیت لەگەڵی وابستە بیت. دوو پزیشک لیز گۆڵدبێرگ و ماگینڕانی لە زانکۆی براون لە ڕۆد ئایلند پەرەیان بە ئاپێکی ترداوە. ئاپەکەیان مای کۆڤید ریسک یارمەتی خەڵکەدات دوور بن لە مەترسیەکانی توشبوون بە ڤایرۆسەکە لە شوێنی جیاواز یان لە بۆنە دیاریکراوەکاندا. بیرۆکەی ئەم ئاپە وایە بەر لە چوونت بۆ هەر شوێنێک دەتوانی دەو شتانە تێ بگەی کە ڕوبەڕوو دەبنەوە وەک ژمارە و خەڵکانەی لەوێن یان ئەگەری بەکارهێنانی دەمام یان فراوانی شوێنەکە. لە دوای ئەو زانیاریانە بیرۆکەی ئاستی توشبوونت بە کۆڤید-19 دا دروست دەبێ. پزیشکەکان دەڵێن ویستیان یارمەتی خەڵک بدەن بۆ بەهەنوەرگرتنی مەترسیەکان و ئەو کارانەی دەیکەن لە ژیانی ڕۆژانەیاندا. وەکو پزیشکی فریاکەوتن بەردەوام هاوڕەکانمان و ئەندامی خێزان پرسیاری ئەوەیان لە منولیز دەکرد ئایا ئەوە بکەین یان ئەمەیان گونجاوە بیکەین هەوڵماندا باشترین هەڵسەنگاندن بکەین لە ڕێگەی ئەو زانستەوە کە دەیزانین. پرۆفیسۆر ڕاجات میتال لە زانکۆی ئۆهایۆش پرۆژەیەکی هەبووە بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی گواستنەوەی کۆڤید-19 بەهۆی گەشتی ئاسمانیەوە بەڵام هەوڵی نەداوە ئەو پرۆژێ بکاتە ئاپێت. ئاپەکان دەتوانن ڕێنمایت بکەن سەبارەت بە مەترسیەکانی ئەم پەتایە وەک پرۆفیسۆر ڕاجات میتال دەیڵێت ئەو ئاپانە مسۆگەری ئەوە ناکات کە تووشی ڤایرۆسەکە نەبیت. توانای ئەم ئاپە ئەوە نییە کە هەڵسەنگاندنێکی زۆر وردت بۆ بکات لە مەترسی چوونت بۆ ئەو شوێنە بەڵکو مەزەندەکردنی مەترسیەکەت پێدەڵات کە دەچتە شوێنێک 5 کەسی تایە لە چاو شوێنەکە 20 کەسی تێدایە مەترسی توشبوون چەندە لەو باوەڕەدام هەڵسەنگاندنەکان کارێکی باشە تاکو بتوانیت کۆنتڕۆڵی خۆت بکەیت. لە کاتێکا جیهان لە ململانێدا لەگەڵ ئەم پەتایە خەڵک ڕوو دەکەن ئاپەکان بۆ بڕیاردان لەسەر ئەگەر و نەگەری ڕۆژ بە ڕۆژی مەترسیەکان. سازیین تەندروستیین تایبەتین تاقیکردنا ڤاکسینە یا پاراستنی کۆڤید-19 دەهان جۆرên ڤاکسینە لە سەرانسەری جیهانی و لە ناوەندین تەندروستی تاقی دکن و پەیامên هاندەر و دڵخۆشی هەنەک و لە ڕۆژیانژی لە هەفتەیەن داهاتی ڤاکسین بەردەست ببە لێنها ئەم دخوازین ڤان پەیامان ji تایبەتمەندێکی ببihîsîn. دکتۆر عەلی هەمە ئەمین پرۆفسۆری یاریدەر لە زانکۆی ڤەرجینیا تەک. بەیانی باش دکتۆر پەیامی دڵخۆش پێمان بڵێ. بەیانی باش کاک دەخێن. پەیامی دڵخۆش لەلای تۆ چییە لەسەر ڤاکسین؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. پێشەکی ئەمەوێت سەرخۆشی بکەم لە هەموو کەسوکاری قوربانیانی ئەم نەخۆشی کۆڤید بە تایبەتی لە کوردستان لە ئەمریکاوانەی کە گوێیان لێمانە و هیوای چاکبوونەوە بخوازم بۆ ئەوانەی کە توشبوون بەم ڤایرۆسە. بەڵام وەکووتت هەواڵی خۆش هەیە کە ئەم ڤاکسینانەی کە ئێستا هەن 12 ڤاکسین هەیە کە وەکەڵین لە فەیسی سێمی تاقیکردنەوەیە کە نزیکە لەوەی کە ئەپڕوو بکرێ و بەکار بهێنێت. دوو لەو ڤاکسینانە کە یەکێکیان شەریکەی فایزەر و یەکێکیان شەریکەی مۆدێرنە کە لە وڵاتە یەکگرتووەکانە لە 95 کاریگەرە. واتە ئەو پرۆتینەی کە بەشێکە لە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆس کە دەخرێتە جسمی ئەو ئینسانەوە بە دوو بەش 4 هەفتە جیاواز ئەو پرۆتینە تحفیزی جیهازی مەناعە و جیهازی ئیمیونی ئەو مرۆڤە ئەکات کە مەناعە دروست بکات زەدی ئەو ڤایرۆسە وەکو ئەنتیبادی پێڵێن. ئەوە هەواڵەکانمان ناڵیم بیستمانە بەڵام دەمامیست لە لای جەنابت ببیستین بەڵام کەی دەکاتن یعنی مە چاڕوێ دەکەین چەند ڕۆژێک چەند هەفتەیەک چەند مانگێک؟ تەسەوڕەکەم بەلایەنی کەمەوە چەند هەفتەیەک
بۆ چەند مانگێک شەریکەی فایزەر ئێستا کە هێشتا بڵێن ئەپروڤەڵی وەرنەگرتووە بەڵام ئەو ڤاکسینانە دروستەکە کەی دروستی کەی ئەپروڤەڵی وەرگرت کەی ئەپروڤ کرا لەلایەن دەستگای FDA ئەو کاتە دەسەکا بە بڵاوکردنەوەکەشی وەقتی پێوێت لەوانەیە چەند هەفتەیەکی پێ بچێت بەڵام هیوادارم لە ماوەی 2-3 مانگ و 3-4 مانگی داهاتووە ئەو ڤاکسینە بە بڵاوی بەکاربهێنێت چونکە 2 ڤاکسین کە ئێستا لەوانەیە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکاربهێنێت چەند ڤاکسینی تریش هەیە 12 ڤاکسین هەن کە بە بەردەوامی ینی بە شێوەیەکی جیاواز لە وڵاتانی تر کە یەکێکیان لە رووسیا یەکێک لە بریتانیا یەکێک لە هەند و چەندێکیش لە سین بڵاو دەبێتەوە بەڵام هەمویان یەک مەبەستیان هەیە بە یەک شێوە وەکو بڵین کاریگەرن و وەکو چۆن هەمان شتن بەڵێ هەمووی مەبەستەکە ئەوەیە کە ئەو ڤاکسینە وەربگری تووشی ڤایرۆسەکە نەبی و ئەگەر تووشیشی ببیت بە شێوەیەکی بەسیتە بێت بەو شێوەیە نابێت کە خەڵکە کوژێ وەگەر خەڵکێکی زۆر ڤاکسینەکە وەربگرێت ئەو کاتە گواستنەوەی ڤایرۆسەکەش بەو شێوەیە نابێت بەڵام زۆر گرنگە کە بزانین لەگەڵ ڤاکسینەکە پێویستە بەردەوام خۆمان بپارێزین دوورخستنەوە لە ئەو کەسانی کە نەخۆشن بەکارهێنانی ماسک هەتا ماوەیەک دەستشۆردن ئەو خۆپاراستنانە ئەبێ هەر بەردەوام بێت بەڵام هیوادارین کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەم ڤایرۆسە بکەوێتە ژێر کۆنتڕۆڵ هەڵبەتە دکتۆر عەلی ینی دەزانین کە شەڕی ئەم داهاتوو ئەبێ لەسەر ئەوەی کە چەند هەر کەسێک دەیەوێت زووترین وەخت ڤاکسینەکە پێ بگاتن نەخۆشخانەکانە و کەمپانیانە دانەوێت زووترین وەخت پێیان بگاتن پێم بڵێت چونکە ئێمە لە هەرێمی کوردستانی عێراق بۆ نمونەکە باسکەین و لە عێراق و لە وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکەکە توش بوون ینی توش بوون بۆ ڤایرۆس زۆر ڕێژەیەکی زۆر بەرزە دەزانین ئەمریکا ژمارەیەکە لە جیهانە بەڵام کەی دەگاتە ئەو وڵاتانە یان ئەو هەرێمانەی وەکو کوردستان بەڕاستی دیار نییە هەتا ئێستا بەڵام WHO ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی کار لەسەرەوە کە ئەو وڵاتانەی کە خۆیان شەریکەیان نییە یانەکو ئەو وڵاتانەی کە خۆیان ئەو ئیمکانیەتیان نییە کە مباشر بیکڕن کە یارمەتیان بدرێت و بڕوام وایە کە یەکەم جار ئەو کەسانەی کە زیاتر لە پێشەوەن لە فرۆنتلاین وەکو دەستگاکانی پزیشکی دەستگاکانی یاسایش وانەی کە نەخۆشی درێژخایەن و نەخۆشیان هەیە کە ئەم ڤایرۆسە زیاتر تەسیریان لێکە ئەوانە پێشتر وەری بگرن ڤاکسینەکە بەس هیوادارم هەرێمی کوردستانیش وەری بگرێت لە یەکێک لەو ڤاکسینانە باش ئێمە شیوادارین و وەکو گوتێت ئەگەر ڤاکسینش دەرچی دەبێ هەر ئێمە خۆمان بپارێزین بەڵام بۆ جارێکی تر دکتۆرای حەز دەکەم لەگەڵ باسکەم لێ کۆرۆناکان چین لەبارەی چارەسەری ئەو خەڵکانەی کە ئێستا نەخۆشن بەڵام ئێستا کاتمان نەما زۆر سپاس دکتۆر عەلی حەما ئەمین پرۆفسۆری یاریدەر لە ڤەرجینیا تەک سپاس زۆر سپاس پێ خۆشحاڵ بووم. لە سایەی بەڕێوەرایەتی جۆ بایدن کرێکەرانی هێڵی پێشەوە و ژنان کە زۆربەیان کەسانی ڕۆژپێستن بە هیوان کرێی دەستی بەلایەنی کەمی فیدراڵ زۆرتر بکرێتەوە. پەیامنێری دەنگی ئەمریکا ڤێرۆنیکا بالدیراس ئیگلێسیاس لەم راپۆرتەدا دەڕوانیتە لایەنە نەرێنی و ئەرینەکانی ئەو زۆرتر بوونەوە. ئۆرلاندۆ دڤێلا ji sala 2012 were divê aşxanê de kar diket. Ew 73 sal ye û li Polîvya hatiye dinê dixwaze xanenişîn bibe lê bûyî dest nade. Divêt ez kar kem ji ber ku divê $3,000 parayexanî bidem. Zêde barî parayê avê, karebeyê û gazê. 75 sedê ji karmendên xwaringehan li Virginia her saetê $8 ta $12 wer digirin.
هرچند اوجی جکریا فرمیه هر ساعتا کاری لورجینیا بلندترک و $7 و 25 سنتن لی بایدن سوز دایه کریا هر ساعته بکه $15. کلوی سوانسون ریوبرا خوارنگی دخوازه آلیکاری کارمندان بکه جبر که هر تجد بها بویه لی او تفلی رامان ترامپ و سیناتورین کوماریان دبه گوزیده کرنا ساعتا کاری دی کارسازی نرحت بکه. اوات کتن کوتو نچار ببی او میزانی خو کم کی یا جی کارمندن خو کم کی از بینم کو ام د پرسا بلند کرنا کریا هر ساعته دا درنگ مانه و دوید هدی چه ببن یاسات کنگرس دا مایجبر ناکوکین دنابرا کوماری و دموکراتان داجبوزه دا کرنا کریا ساعتا کارمندان و $15 و دبا او یاسا حتا سال 2025 جان دریج بکشه وینا برده 7 ولایتان هدی کری بو $15 بلند کریه فلوریدا جیت هلبجارتنن و مهدا اری کریه و جتیر مهوهر و واشنطن دی سی کمترین کریه حق دست کارمندی بویا $15 پسپور آبوری دبیجه حق دست جنو کسین پرنگی کمتره مخابن کل امریکا بازار نجات پرستی و جداهی آراگزی یا کارکردنی هیه دوی ام همو آلاوین سیاست اک باش بکار بینین بو سر راستکرنا و پرزگره که لی هر کس وی ارینا که عدنان حمیدی خودیه کپ کیک دبیجه اف مایتی کرنین حکمتینه و برهنان ده پروگرامت وها دا بکه که تو بشه آلی کاریوان بکی مروان آوا بکه نکو وان ناچار بکی که جموچه تشتگ ده دست وان دا نمینید اوفیسا بودجه الکنگرس دبیجه بلندکرنا کریه بو $15 حتی 2025 جان ده دریج بید. لجورجیا دو کرسی سیناتوران هست. اگر کو دیموکرات بسر کون اوی بریاردر با کو دیموکرات ده جواتا سیناتوران جی تاوی کنگرس پرانی بن. هنتشن بچوکنه بکریار او فرمان سروکاتی دهن کرن. لی دوار آبوری دا گوهارتنین برفره ین قانونا کار کردن او ارکرنا کنگرس پیوستن. فرماندن کم دستینین وکه ناتالی پوگمایر لسالونا جوانکاری هویدارا زیده کرنه. دوید کو او هفریکا و ها نبه جبنه پستر که دست ببکن از بینم کو دویدن دا تیمکا به هز هبت و بودمکی دریشتر بمیند دماکو موچایکا جهجی بدیوانا. وزیر دارفای امریکا مایک پامپیو یکم دیپلماتی امریکی سردانا اکنجیگاکا جهویان دکا لکناری روش آوا کوپرانیا جواکا نفنتوی پینا سینی پیناکا سردانا کرد یا پامپیو به هلیکوپتری دیروکی بو و سیاست امریکا یا 40 سالان لروشلاتا نوراست و گران پاشدا وی هر وصا سردانا گرین گولان دنی برا اسرائیل و سوریا داکر سرک وزیر اسرائیل بنیامین نتانیاهو سپاسیا سرک دونالد ترامپ کرجبو سردانا وی مزنا دیپلماتی امریکی لی فلسطینیان خوبشاندان نرازیبونی لدجی و سردانی کرن وانا گود او پیشهاتک مترسی داره هفدم ده سالداریا فلسطینی دی بیجا او بهیویا دانوستاندنین آشتی به اسرائیل را لدستپیکا سالا بیتن وژین توا هەڵبژارنەکانی ئەمریکا تازە خەریکە بەلایەکدا دەشکێ و هەردوو ترامپ و بایدن هێشتا تا ڕادەیەک لە یەکەوە نزیکن. دکتۆر کەماڵ دەروناس و سەرۆکی پێشووی کۆنگرەی نەتەوەیی کورد لە ئەمریکا KNC ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە کالیفۆرنیاوە لەگەڵماندایە تا لەو بارەیەوە باسێک بکەین. دکتۆر کەماڵ سەرەتا خۆشاتان بۆ بەڕامەکانی بەشی کوردی و زۆر سپاس کە بەم بەیانیە زووە کە پێنجونیوی سەر لە بەیانیەی لایەوە لەگەڵماندان. سەرۆک ترامپ چ جوورە لێهاتوویەکی هەیە و شایستەی ئەوەیە لە سەرۆکایەتەکەی بمێنێتەوە و یاخود بایدن بۆ ئەوەی کۆشکی سپی بباتەوە. ئەم کاتت بەش کاکجانی ئەوەی نەم شتێکی نەمابوو کە کەنسڵی کەم چون زۆر زووە لێرە پەنجونی و خەون هەڵەساندن بەرمەتی نییە بە بۆنەی بۆ خۆشەویستی وڵاتەکەی کە هەڵبژاردەوە بنەوەی ئەکتیا بژیم وتم بەسەر چاوم کارە دەکەم. کاکجانی بەڕێی من هەردووکیان لایقن یا هەردووکیشیان نالایقن بۆ ئەو شوێنەی کە ڕێبەرایەتی ئێمە بکەن. بزانانی کە هەر کامیان چیان هەیە کە بۆ وڵاتەکە و شتێکی باشیان هەیە شتێکی خراپیان هەیە. من جۆ بایدن شاید 25 ساڵ لێرەوە بەرناسیمە کە زۆر ئینسانێکی شەریف و دۆستاری نەتەوەکانی دیکە بووە. ئەو کاتەکە کەس ناسی من زۆر حەزم لێ دەکرد بەڵام تازەگی بە بۆنەی ئەو شتانەی کە
لە تاریخی حزبی دموکرات و ڕوودرا نظری شخصی من وابووە من نظری شخصیە نظری وەکو کەنسی نییە وەکو نظری شخصی من وابیە کە شاید ئەم کاتە هێشتا زوو بێ کە ئەو ببێ بە سەرۆک و باشترە ئەو ڕەوەندەی کە تا ئێستا ترامپ هەڵی گرتووە ئێدامە بدرێ بۆ ئەوەی شەکە وتم چونکو ئەگەر من خۆ نزانی کە لە منتەقەیە هاتوین منتەقەیەکی زۆر بێسڵا غێرە ئینسانیە نی حقوقی ئینسان لە بین چووە و ترامپ تەنیا کەسێ بوو کە تێگەیشت مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە وەڕیشەی ئەو هەموو خراپیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەکرێت هەروەها لە دنیاکە ڕیشەکەی لەکردایە لەو لە حازە زۆر تند و تێژ لەگەڵ ئەو وڵاتەی کە هەموو مشکلانەی بە تەواوی دنیا دروست کردووە گەرەی ینی سانکشنی کرد هەروازانی کە ئێرانی سانکشن کرد لەو لە حازە بەڕێی من باشترە هێشش معلوم نییە باشترە کە فعلەن تا ئەو شتە تواو نەبێ تاکو سەری ئەو مارە نەکوترێ باشترە کە ئەم سەرۆکایەتی بەدەست بێ هێشتا بوو ئەوەی کە بەسەرن چون ئەوان ئەو لاکەی دیکە زۆر بەسلاح چۆن دەڕوانە هەڵسوکەوتی بەڕێوەبەرەتی ترامپ لەگەڵ پەتاوی ڤایرۆسی کۆرۆنا کە تا دێت لە پەرەسەندندایە بەڵێ بەڕێ من ینی کارێکی زۆر عەجیب بوو یعنی شتێک ئەو شتێک کە بکرێت لە مودەتی 7 مانگە کرا ئەگەر کەسانی دیکە بووایە شاید 2-3 ساڵ توو لەتی کێشێ بۆ نەتیجە بگەیت بەڵام بە هاوکاری دەوڵەت و هەروەها شرکەتە داروسازەکان و ئینڤستمنتەکان ئەوانەی کە پریواتن کارەکە زوو بە جێبەجێ بوو لە حدی 7 مانگە لە حدی 2-3 مانگی دیکە تواو دەبێنی واکسنەکەت بدەست بە اصطلاح ئەفیشن یعنی کارێکە دەستپێرە کەسێک بەخاتری ئەوەی تەجروبەی چون تەجروبەی تجارەتی و بیزنسی هەبوو کارەکە زووتر ڕەحەتتر پێشتەڕەوە تاکو مەسەلەن ئەو لانانەکەی دیکە زۆربەی بە ئەوەی کە چی بێژن بیرۆکراسی مەشغوڵن لەو لە حازە کارەکە زۆر کەمتر بە درەنگتر تولی هەیە کە دکتۆرکەما هۆ چییە بایدن تاوانباری ترامپ بەکەم تەرخەمی دەکات لە چۆنەتی هەڵسوکەوتیدا لەگەڵ ڤایرۆسەکەدا و بەڵێن دەدات بە شوێکی باشتر و زووتر چارەسەری ئەو تەنگەژەیە بکات ممکنە قسەکەی وابێ ممکنە مەسەلەن ترامپ مەسەلەن بێژە مهم نییە ئەهەمیەتی نییە وەرسەکە ئەوە بیر و بڕوایەکە کە لەناو هەروەها زانی ئێستا کۆمەڵگەی ئەمریکا دوو بەش بووە بەشێکی باوەڕی بە ترامپە بەشێکی باوەی بە دموکراتەکانە ئەوەی کە باوەڕی بە ترامپ هەیە ئەڵێ ئەگەر مەسەلەن ڤیرۆسەکە چێکی کوشندەیە هەموو دەبرین ڕۆژێک بەنابەرین ئەم هەوە ژیانەکەمان ینی ئازاد بوون خۆمان ژیانی خۆمان هەڵبژێرن زۆر مهمترە ئەوە کە بە ڤیرۆسە بمرێ هەر کەسێک ڕۆژێک بالاخره دەمرێ لەو لە حازە لە جیاتی ئەوە بیزنسەکان ببەستین لە جیاتی ئەوە شوێنەکان ببەستین باشترە بە ڕشتی اقتصادی کۆمەک بکەین هەر کەسێ بڕۆ هەر کەسێ نەخۆشکە و یاڕوە دکتۆر گەما ئێمە زانین ئابووری خاڵێکی سەرەکی ترامپ و بڕبڕەی پشتی بەڕێوەبەرەتەکەی بوو بە تایبەت لە دروستکردنی کار بە هێنانەوەی هەندی لە کۆمپانیاکان بەڵام لە بوارەکانی تردا ڕەخنەیەکی زۆری لێ دەگیردرێت بەڵێ وایە ڕەخنەی زۆری لێ من ناڵم هیچ ڕەخنە دێت فقط ڕەخنەی زۆری لێیە بەڵام ئیمکان هەموو کاتێ هەر تەسمیمێ دەگری ئەبێ باشی و خراوی تواشاکەی کە بزانانی ئەو کاتە ئەو باشی ژمانوانی پزیشک بایسلا کەسێک دێت نەخۆشی کردێت بۆلام بری دەکەم کە ئەم شخصە ئێستا چی پێویستە دەرمانێکی بۆ دەنووسم ئەگەر دەرمانەکە باش بوو ئێدامەی دەدەی باش نەبوو قەتیەکەی شتێکی دیکە دێنی مەزروع نییە من ئەڵم هەردووکیان ئینسانی باشن ئینسانی توانان بەڵام خراپیشیان هەیە هەردووکیان خراپی ترامپ چییە خراپی دوام وەسە زۆر احترام بکرد بە ئەو شتانەی کە مەسەلەن سنەتی و لە ناو کۆمەلگا هەیە احترامی نانێت ڕاستی قسە دەکات ئەوەی شێکە لە دەوریەتی دەروناس و سەرۆکی پێشووی کۆنگرێتەوەی کورد لە ئەمریکا زۆر توانەبوو کاک جواری توانەوە تۆژانە نەدە قسەکە بکەم بەداخەوە کاتەکەمان تەواو بوو داوای لێوردنەکەین بژیت سپاس و باژارێ سلێمانیە دوام پێشانگەها نێفنەتەوەیە کتێبان ڤەدکە تێدا ملیۆنین پەرتوکان بچەندین زمانان و ژێسازیین وەشانین دەهان وڵاتین جیهانی ژی هاتنە دانین
و مەهاڵێکی گەورەیە بوو ئەوەی خەڵک زۆرتر لە پەرتوەکان نزیک ببنەوە. خوێنەرێک دەڵێک زۆر کەس بەهۆی هاوڕێکانیانەوە دێن و پەرتۆک دەکڕن. پێشەنگای نێودوڵەتی کتێبی سلێمانی جمەی دێت لە خوێنەر. بە گوێری داتاکان لە چاپ و بڵاوکردنەوەی ناوخۆ و چەندین وڵاتی دەرەوە و بە چەندین زمانی جیاواز ملیۆنان کتێب لێرەدا نمایش کراون بۆ خوێنەران. ئەمە کەرنەڤاڵێکی یەکترناسین و نزیکبوونەوەی زیاتری کوردانی هەر چوار پارچەیە، کوردانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات و باکوور لەگەڵمانان لەگەڵ براکانیان لە باکوورە لێرە لە باشوورە لێرە بەشدارن لەگەڵمانە و کوردانی تاراوگەیش لە پاڵ ئەمانەیە وڵاتانی ئەوروپی و ئەفریقی و عەرەبی و دراوسێ لەگەڵمانە بەشدارن. لە وڵاتە دراوسەکان ئێران و تورکیای تایە، لە وڵاتە عەرەبیەکان سووریا و لوبنان و ئوردن و میسر و سعودیا و ئیمارات و قەتەر و لیبیای تایە، لە وڵاتە ئەوروپیەکان کەنەدا و دانیمارک و هۆڵەندا و بەلجیکای تایە. خاوەنی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە پیان وایە سەرەڕای کەموکوڕیەکان چالاکی لەم جۆرە گرنگە بۆ ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ کتێبدا و کردنە کللتوری کتێب خوێندنەوە لە نێو هاوڵاتیاندا. دوجار هەر ئیشێک لە چوارچێوەی کتێبە ئەکرێ ئیشێکی گرنگ بێت، هەر ئیشێک لە چوارچێوەی زیاتر بڵاوکردنەوەی کتێب بەرێکەوتنی ئینسان لەگەڵ کتێبە خۆی مانادارە و ئیشێکی گرنگە. هەموو قسانەی من لە دوایەمەوەیەت کە بێگومان پێم وایە بوونی پێشانگا زەرورە و بوونی پێشانگا باشە، بەڵام پرسیارەکە وەیە چۆن بتوانین وەکو هەموو دنیا ئامانجە ڕاستەقینەکانی پێشانگا بپێکین. ئەویش ئەوەیە بێگومان کە ئێمە بێت تەرکیزی هەرە گەورەی زۆرمان لەسەر خودی واقعی کۆمەڵایەتی بێت، لەسەر کۆمەلگا بێت، ئێمە بتوانین کام پلان ئەستراتیژیانە هەیە کە توانین بیان هاوێژین بۆ ئەوەی کە خوێندنەوە ببێت بە کولتور و خوێندنەوە ببێتە بابەتی سەرەکی لە کۆمەلگایە. یەکێکی تر لەلایەنە ئەرێنیەکانی پێشنگای کتێب داشکاندنێکی بەرچاوە لەسەر کتێبەکان کەوا لە خوێنەران دەکات بە نرخێکی گونجاوتر کتێبی دڵخوازیان دەست بخەن. زۆر سوودی هەیە، ینی زیاتر خەڵک ئاشنا ئەبن بە کتێب و ئەبێتە شتێکی چاولێکەریش. بۆ نمونە ئێستا من هاتووم هاوڕێکی کەم بەهۆی منەوە حەز دەکات سەردان بکات و لاچێت تا ئێستا کتێبی نەخوێنێت بێتەوە، لاچێ حەزی بۆ کتێب خوێندنەوە زیاتر بێت. بە دڵنیای هەڵێکی زۆر باشانی بۆ نمونە ئێستا زۆربەی کتێب فرۆشەکان داشکانیان کردووە، ئەتوانی هینە کتێبەکان بە نرخێکی گونجاوتر بیکڕیت. ئەمە دووەمین ساڵە پێشەنگای ساڵانی نێودوڵەتی کتێبی سلێمانی بەڕێوە دەچێت کە نزیکەی 5 ملیۆن کتێب نمایش کراون و نزیکەی نیوەی کتێبەکان لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی دەرەوەی وڵاتەوە هاوردە کراون بۆ شاری سلێمانی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بهیوی و داخوازن دەمن خۆشمە جوانە دەگەلەوە و بەرنامەکە دیا کورت کۆنەکشن لە ڕۆژە سێشەمبێ هەتاوی دەمی هەر شاد و بەختەوەر بن و بەدوعا. بمێنە خۆش.